پێکێنانی حکومت عێراقا لە ئێستا هەتا هێزە کوردەکان هەتا سونەکانیش جۆرێک ئەگەر سەرنج بی زۆر تەرکیزیان لەسەری نییە بنی فشار نایەندوی کە بێ لە کاتێکی دیارەکە ئیلا حکومت پێک بێ هەر ململانێ ئەیەن و ئەیبەن ئەوەی کە هەتاوی کەوتم مثل لە قسەکانی پێش دوشە ئەوەی کە چەند کاندیدێکیان نبوو جۆرێ وەخت کوشتنە ینی بە ئەنوا شێوە کاتەکە کوژن چاوەڕێکم زان دۆخەکە بەرەوەیەوە ئەمە سیاسەتێکە کە لایەنە سیاسەکان کە چەند هێزێکن کەیانە حکومت لە عێراقا دروستکەن و تەوافقی بێ کە حکومەتەکە تەوافقی لە بینی چەند هێزێکە و دەخالەتی خەڵکی تیانەیە ئەمە واقعەتێکە بەرەوەڕوە کە چاوەڕێکن ئەم ململانی ئەمریکا و ئێران لەکوێ یەکلایی ئەبێت و لەکوێ ڕاوەستانێکی تێکەوە یا شەڕێکە بێت دۆخەکە تەواو ئەگە مەسەن بۆ منە شەڕ بێ بەڕی شەڕێکی گەورە بێ و ئێران پاشەخشی گەورەی پێ بکرێ چوارچێوەی هەمانیش ئەو مۆقعەتێسە و پێگەی ئێستی نامێنێ و خودی حزب کوردەکان و سندەکانیش جۆرێکی کە تعامل معاملە لەگەڵ دۆخەکەن لەگەڵ چوارچێوەی هەمانیە خودی چوارچێوەی هەمانیش ئەو پشتیوانی کە ئێرانێکا و چەندی ساڵە حکومەتێکە پێهێن و لەژێر سایی دەور و دەخالەتی ئێرانەیە بۆچووی من دوای ئەم ئاڵوگۆڕانە و پاشەکشە بە مۆقعەتی ئێران دۆخەکە لە عێراق شاگۆڕێ